بڕگەی هەشتم ئەوەیە کە مەشقی سەربازی لەسەر هەموو مسلمانێک فەرزە. پێشتر ئەمەمان هەر لە نامیلکەی سربەخۆیان باس کردبوو و چاپیشمان کردبوو بڵاو بووبووە، بەڵام لێرە شاپێویستەوەکو یەکێک لە مەشقەڵەکانی دیدڕوونی و خاڵە سەرەکیەکان دیسان باسی بکەینەوە بۆی بچێتە ڕیزی ئەو خاڵانەی ترە و مسلمان بزانێت کە ئەحکامی جیهادەکەی چۆن لەسەر فەرزە بێ. مەشقی سەربازی لەسەر هەموو مسلمانێک جگە لە خاوەن عوزرە شەرعیەکان بێ جیاوازی نێوانیان فەرزە. هۆی ئەم فەرزبوونەش ئەوەیە کە مادام جیهاد لە هەندێک حاڵەتە ئەبێتە فەرزی عین، وەکو پێشتر باسمان کرد، یعنی لەو سێ حاڵەتێکی ابن قودامە فەرمووی جیهادیش لەم سەردەمەدا بە نوێترین چەک ئەنجامەدرێ. ئەم چەکانەش فێربوونی بەکارهێنان و ڕاهێنانی لەسەرەوێت کەوابوو بە پێی ڕێسایەکی فقهی کە ئەفەرمێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب، واتە ئەوەی فەرزی پێتەواوە بێ فەرزە، مەشقی سەربازیش کە جیهادەکەی پێتەواوەکرێ و پێ ئەدا ئەکرێ فەرزە. ئەم فەرزێتیەش لەسەر یەکیەکی مسلمانانە مەگەر خاوەن عوزرێکی شەرعی بێ. ئەنجا کە ئەژڵێن عوزری شەرعی و هەروەکو وتم ئەو عولەمانەی پێشوو بۆ نمونە کابراایە کە شەل بووە نەیتوانیوە ڕاکە وتویان ئەم عوزرت هەیە و ئەشێ بەشداری جیهادەکە نەکەی. بەڵام ئێمە لەم سەردەمەیە ئەگەر هەردوو قاچیشی نەبێت توانە لەسەر جیهاز بێ، ئەتوانێت لەسەر کۆمپیوتەر بێ، ئەتوانێت دەرسی شەرعی بڵێتەوە لە معسکەرێکە، ئەتوانێت دەوری خۆی ببینێ. ئەگەر یەکێکیکە کوێریش بێ، دکتۆر عمر عەبدوڕەحمان فەک الله ئەسرەهو کە ئێستا لە زیندانی نیوجەرسیە لە ئەمریکا دەیان جارە چوە ناو ئەو جەبهەکانەوە لە ئەفغانستان بەو شاخ و چێوانە هەڵەگەڕاو لێوێ لە معسکەراتەکانە دەرسیەوتو کەوابوو ئەمانە لە سەردەمانێکە کە ئەڵێن عوزر بوون لەو سەردەمەیە کە شەڕەشم شێر بوون ئەنجا جائیزیش بۆ بۆیانێکی وەکو عەبدوڵای کوڕی مەکتوم هەردوو چاوی کوێر بوو ڕزای خوای لێبێ، بەڵام هات لە جەنگەکە شاوەستا و ئاڵاکەیە گرت، چونکە ئەگەر هەموو بشکانای ئەو چاوی لێ نییە کە ڕاکن ئەمیش ورەی بەر بدا و ڕاکە، هەر ئاڵاکەیە گر بەدەستەوە. ومعلومیشە لەو زمانەیە ئاڵاگرتنەکە خەتەریان لەسەر ئەوە زیاتر، چونکە هێرشی بەرامبەر هەمووی هێرشەکە دێ بۆ ئەو کەسێک کە ئاڵاکەی پێ کە ئاڵاکە ئەکەوێ ورەی سەربازەکانی ئەنەڕوخی. کەوابوو مەشقی سەربازیەکەش لێرە مادام لە هەندێک حاڵەتە ئەبێ بە فەرز، وەکو دەستنوێژە بۆ نوێژ، مادام جەنابەت لە کاتێکی سەعات 11 مەسەلەن نوێژی نیوەڕۆ نەبووە، نوێژت لەسەر فەرزە کەوابووە بێ بزانی دەستنوێژ لە پێش ئەوە فەرزە. مادام دەستنوێژ لە مقدماتی نوێژەکەیە، نوێژەکەش فەرزە کەوابوو دەستنوێژەکەش فەرزە و دەستنوێژەکەش ئەبێ لە پێش نوێژەکەیە هەبێ. مادام لە سێ حاڵەتە جیهاد بێ بە فەرزی عین لەسەر هەموو مسلمانێک، کەوابوو ئیعدادەکە مەشقکردن، زانینی بەکارهێنانی چەک، زانینی هەندێک خوتەی شەڕ بە تەکید فەرزە بێ لەسەر مسلمان. مەشقکردنەکە خۆی بەشێکە لەو خۆ ئامادەکردنە سەربازی کە خوای گەورە فەرمانی پێداوە لە سوورەی ئەنفال فەرمووی واعیدوا لەهم ما استطعتم من قوة، ئەوەنەی لە تواناتانە هەیە هێزی خۆتانیان بۆ ئامادە بکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە وەکو عقبەی کوڕی عامر لە صحیحی مسلمایە عقبەی کوڕی عامر جێڕێتەوە، پێغەمبەری خوا لەسەر مینبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ئایەتەی کە خوێندەوە واعیدوا لەهم ما استطعتم من قوة یەکسەر بە دوایە فەرمووی ئەلا ئین القوة الرەمی ئەلا ئین القوة الرەمی ئەلا ئین القوة الرەمی، سێ جار وای فەرموو یعنی هۆشتان لێبێ کە هێز بریتیە لە تیرەندازی. اینجا ڕەمیکردنی ئەو زەمانەش تیرەندازی و ڕم بەکارهێنان و زانینی ئەو چەکانە و شمشێر بەکارهێنانە لەم زەمانەیە لە دەمانچەیەکەوەی گرێتەوە هەتا گاتە بەکارهێنانی قاعیدەی ساڕوخ، هەتا گاتە سەر ئەوانەی کە مسلمان دەستی ئەیگاتەوە بەکاری بێنێت تۆپ و تیارەن یان موشەکن یان تانکن یا هەر شتێکی تر کە دەستی ئەیگاتێ. ئەنجا بێەوە بزانین کە ئەوەنەش بەس نییە مسلمان هەر مەشقە سەربازیەکە بکە، بەڵکو نابێ بهێڵە بیریشی بچێتەوە. ئەمەش ئەوە خوازە کە هەلی هەبوونی چەک و هەبوونی شوێن و هەبوونی مەشقەوانێتی مسۆگەرکە، یان عەلە لەقل هەیبێ لە شوێنەکە هەیبێ بۆی بتوانە بەردەوام تەمرینی لەسەر بکە و جارجارە بەکاری بێنێت و چەند فیشەکی بتەقێنێت و یا بزانێت چۆن هەڵێ وەشێن و چاچێک کاتووە بۆی بیری نەچێتەوە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام
لحديث صحيح كهر عقبة كوري حامر جراوتي وهر لمسلم شايا بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي من علم الرمي ثم تركه فليس منا، يعني هر کەسێک فێری تیرەندازی بوو بێت و بیری چوو بێتەوە ولا ئێمە نییە. ئەم فەرموودەیە بەردەوامێتی خۆ ئامادەکردن ڕاگەێنێ، چونکە ئەوی نەهێڵێ بەکارهێنانی چەک و شێوازەکانی جەنگی لەبیر بچێتەوە دیارە کە بەردەوام ئامادەی جیهادەکەیە. ئەو ئاەتە قورئانیەی لەم بازنایە کە ئەفەرمێ وەد الذين كفروا لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم فيميلون عليكم ميلة واحدة. ئەفەرمێ ئەوانەی کافر بوون ئومێدی ئەویان هەیە کە ئەگەر ئێوە لە چەک و کەلوپەلەکانتان غافڵ ببن ئەوان هەلیان بۆ بڕەخسێت و غافڵ گیرانە بە یەک حەملە هەڵکوتنە سەرتان. ئەمە لە زەمنی ئەو دائیرەیە، یعنی چ جایەوە کە مسلمانانە هیچ شتێکیان پێ نەماوە. ئەسڵەن کافران چاوەڕوانی هەلی ئەوەن دەرفەتێکیان بۆ بگونجێ هەڵکوتنە سەرتان کە ئاگاتان لێنەوە کە چەکەکە بەکاردێن، یعنیوە هەموو چەکدارن، هەموو مەشقەکەشتان کردووە، هەموو توانای ڕوبەڕووبوونەوەکەشتان هەیە، بەڵام ئەوان لە هەلێکە گەڕێن کە ئێوە غافڵ بوو بن. سەیری ئەو ئاەتە و سەیری حاڵی مسلمانان کە ئێستا و بەراوردیان کە بە یەکتری خاڵێک لێرە هەیە کە ئەبێ ڕەچاو بکرێویش ئەوەیە کە مەرجی مەشقی سەربازی وەکو مەرجی جیهادکردنەکە نییە کە پێشتر باسمان کرد. پێشتر وتمان لە فەرزی کیفایە جیهاد نۆمەرج بە نۆمەرج فەرزە بێ لەسەر خەڵکەکە، بەڵام لە فەرزی عینە ئەبێتە 5 مەرج. ئەبینی مەشقی سەربازی مەرجی جیهادەکە نەبوو، نە لە نۆمەرجەکەیە نە لە 5 مەرجەکەیە، چونکە ئەسڵ ئەوەیە کە مسلمانان ئەم فەرمایشتەی خوای گەورە وەعیدوا لەهم مەستەطعتم من قووە کە ئەمریش بۆ واجب بوونە ئەمان زانی بێ، خۆشیان ئامادە کرد بێ، چەکیان هەبێ و شێوازی جەنگکردنەکەشیان زانی بێ. عەلە لەقەل کۆمەڵێک خەڵک ئەبێ بە ئیختیساسیان، بەڵام خەڵکەکەی تر عەوامەکەی تر هەموو زانن بەکاری بێن. یعنی وەک چۆن لە ناو هەموو کۆمەڵگەیەکە کۆمەڵێک مەلای شارەزا و شەرعناس هەن، ئەحکامەکان هەموو ئەحکامەکانە بێ بزان و ڕوونی بکەنەوە، بەڵام عەوامی خەڵکەکە هەمووی هەندێشە دەزانن وەکو نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و هەندێک لەو تەفسیلاتان، بەڵام تەفسیل و دەریاوانێتی ئەو ئەحکامانە لەلای ئەم مەلا شارەزانن. ئەحکامی جیهادەکەش هەروایە، خەڵکەکە ئەبێ بۆ خۆیان مەشقی سەربازی و ئیعداد و ئامادەبوونی نەفسی و شەرعی و باوەڕبوون بە جیهاد و زانینی ئەحکامە شەرعەکان بە شێوەیەکی گشتی بزانن، بەڵام کۆمەڵە خەڵکێکی شەرعزان کە قیادەی ئەمیشە ئەگرێتە بەردەست ئەبێ ئەم ئەحکامانە زیاتر شارەزا بن و تایە قاڵ و قوڵ بوو بنەوە. بۆیە لێرەشە ئەبینی ئیعدادکردنەکە، خۆ ئامادەکردنەکە، مەشق و ئامادە سازی بۆ جیهاد نەبوو بە مەرجێک لە نۆ مەرجەکەی فەرزی کیفایە یان 5 مەرجەکەی فەرزی عینی جیهادەکە. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بکە لەوە هێنا بوومانەوە پێشتر لە کتێبی الاختیارات الفقهیە لە لاپەڕە 309 کە ئەی فەرموو العدو الصائل الذي يفسد الدين والدنيا ليس شيء لا شيء، أي فرموا العدو الصائل الذي يفسد الدين والدنيا ليس أوجب بعد الإيمان من دفعه، من أوام لبركردوه بلان بينيم لجي ليسك لا شيء. العدو الصائل الذي يفسد الدين والدنيا لا شيء أوجب بعد الإيمان من دفعه، أي فرموا أو دوج من هيرش هيني الدنيا ودين ودنيا مسلمانان الشيوينية هیچ فەرزێک دوای باوەڕهێنان بە ئیسلام دوای شایەتمانەکە ناکەوێتە پێش جیهادی بەرگریەکەیەوە کە دش بەو کافرە هێرش هێنانە ڕائەوەستێتەوە. بۆیە هیچ مەرجێکیشی نیە، هەر ئیبن تەیمیە فەرمێ بۆیە هیچ مەرجێکیشی نییە، بە هەر جۆرێک لە توانایە بێ ئەبێ بکرێ. ئەمەش ئەوە گەیەنێ کە کافری دوژبنی هێرش هێنی داگیرکرد ئەگەر هاتە سەر خاکی مسلمانان جیهادی بەرگریکردن لەسەر هەموو مسلمانان جگە لە خاوەن عوزرە شەرعەکان فەرزە بێ. ئەوی مەشقی سەربازی کردووە و ئەوی نەی کردووە هەرەبێ بەشدار بێ، چونکە تۆ ئەگەر نەڕۆی کە مەشقی سەربازیت نەکردووە مقەسر بووی کاتێک کە احتیلال هاتووە و واجبە لەسەر هەموو خەڵکی فەرزە جیهادەکەی ڕاگەێنێ بەرامبەریان، تۆ ئەگەر نەچی بۆ ناو مجاهیدەکان و عەلە الئەقەل مەتبەخەکە نەگری چێشتەکە لێ بنەی
ئەبێ مجاهیدێک کە مەشقەوانە و متدربە یان مدربە ئەو بێ ئەبێ چێشتەکە لێنێ خەریکی خواردنەکە بێ بەڵام ئەو کاتە تۆ کە تەدریبەکە مقەسر بوویتایە توانی بڕۆی لێ ئەو کە لێنە پڕکەیتەوە چونکە لەم حاڵەتە خۆ لەسەر هەموو مسلمانەکان ئەوی کردوێتی و نەیکردو هەر فەرزە هەموو هەرەبێ بەشدار بن بەڵام نابێ هەر لە خۆیەوە دەستباتە چەک و کەلوپەلی سەربازی بەکاریان بێن نابێت لە خۆی لغمە دەستباتی و متەفەجرات و شتێکی و حتمما چونکە زیان هەم لە خۆیدا هەم لە براکانی ترێدا وە کوشتنی یەکێکیش بە هەڵی خۆمان کە لێنێکی گەورە دروست دەکاتەوە دیسان پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا ضەرەرە وەلا ضیرار نەزیانت لێ بکەوێ نەزیان بدە هەموو بەشداربووانی جیهادەکە ئەبێ وردەکارانە و بەجددی بۆ بڕیار و فەرمانانەوە پابند بن کە ئەمیرەکانیان پیانەدا یا بەرپرسانی معسکەرەکانیان پیانەدەن پێویستە لەسەر ئەوە پەروەردە بن کەوابوو مادام لە سێ حاڵەتە جیهاد دەبێ بە فەرزی عین مەشقی سەربازی لەسەر هەموو مسلمانێک واجبە نێرومێ لەسەر ئافرەتانیش هەر فەرزە چونکە وەختێک کە ئەبێ بە فەرزی عین هجووم دێتە سەر مسلمانان ئافرەتەکانیش پێویستە چەک هەڵگرن چونکە ئافرەتێک لە پەنجەرەی ماڵێکەوە تەقاکە بەرامبەرەکەی چوزانە ئەوە پیاوە یان ژنە هەر خۆی لادا لە ئەو گولانێکە ئەوەی تەقێنێ هەر ناوێرە سەر دەرهێنێ کەوا بۆ توانە بەرگری لە خۆی و لە ماڵەکە و لەو خاک و شوێنە بکە کە ئەوی تایە و ئەمەش لە واقعی خۆمانە بینیمان ئەو خوشکە بە ڕێزانەی خۆمان خێزانی مجاهیدەکانی خۆمان لە بزوتنەوەی ئیسلامی